والله زان جارێکی دیکەش سڵاو ئەمڕۆ لە تەوەریەکەمی بەرنامەی بیان باش کوردستان گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆڵی خوێندکار هەروەها پرۆسی پەروەردەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ ڕۆژی جیهانی خوێندکارە تا چەند لە سیستەمی نوێی پەروەردەدا کە دەوتێت خوێندکار کراوە بە سنتەر تا چەند ڕۆڵ و پێگەی خوێندکار لە بەرچاو گیراوە ئەرکی مامۆستا بەرامبەر بە خوێندکار بە گشتی کۆی پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و کێشە و گرفتانی کە پەیوەند بە خوێندکار وروها مامۆستاشەوە کە وەک دوو بکەر و کارکتەری چالاکینەوە و پرۆسەکە هەنچین شی دەکەینەوە ئەمڕۆ لەگەڵ مامۆستا عەزیز ئالانی پسپۆڕی نووسەری بواری پەروەردە و سایکۆلۆجی گفتوگۆی بابەتەمان لەگەڵ دەکەوە میوانی بەرنامەکەمانە مامۆستا عەزیز بەخێربێیت بیانی باش. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس دەکەین مامۆستا پرۆسەی پەروەردەی هەرێمی کوردستان دوای گۆڕانکاری لە سیستەمی پەروەردەدا کە ئێستا سیستەمی نوێی پەروەردەدا دەوترێت خوێندکار کراوە بە سنتەر ئەمە تەنها وتەیەکە یاخود لە ناو سیستەمی نوێی پەروەردەدا تێڕوانینێکی فەلسەفی جیاواز هەیە بۆ خوێندکار. سپاس بۆ ئێوە دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس بۆ جەنابیرانی بەڕێز و هەموو خەمخۆرانی بواری پەروەردە. بەڕاستی گرنگە کە میدیای کوردی بەیەخێکی زۆر بدا بە لایەنی پەروەردە چونکە ئەمڕۆ پەروەردە یەکێکە لە پێداویستە گرنگەکانی کۆمەڵگەی کوردەواریمان بە تایبەتی لەبەرەوە پێشچوونێکی زیاتری کۆمەڵگەوە دروستکردنی ئاستێکی ڕۆشنبیری باش بۆ تاکەکانی کۆمەڵگە. لە ڕاستیە دوای هەر گۆڕانکاریەکی سیاسی کە بەسەر وڵاتدایەت سیستمی پەروەردەی وڵاتەش هەندێک لە گۆڕانکاری بەسەردایەت ئەوەی کە هاتە ئاراوە سیستمی پەروەردەی نوێ کۆمەڵێک گۆڕانکاری باشی هێنایە ئاراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا چەندە سیستەمەکە گرنگە ئەوەنە جێبەجێکار و کارکتەرەکانی ئەو سیستەمە ڕۆڵی سەرەکیان هەیە لەبەرەوە من پێم وایە سیستەمەکە بۆ خۆی وەک سیستەم سەرکەوتوو بوو بەڵام وەکو کارکتەر وەکو ئامادەکردنی کەسان بۆ ئۆرگانەکان نەیتوانی کە زۆرێک لە ئامانجەکانی پێکێ بۆیە سیستەمەکە وا کەوتەوە لە ناو کۆمەلگادەکە کە سیستمێکی شکستە و نەیتوانی کە سەرکەوتنێکی باش بەدەست بێنێت. باش ئەمە بۆ چی ئەگەڕێتەوە مامۆستا بۆ سیستەمەکانی بۆ شکستیان هێنا لە ئەوانەی کە سیستەم جێبەجێ بکەن سەبەبەکە چییە؟ هۆکارەکان زۆرن ینی هەندێک لە هۆکارەکان بڵاوەکان دیارەکان ئەو هۆکارن کە زۆر دیارن زۆر بەرچاو بەڵێ لەوانە یەکەم ئامادەکردنی ئەو کارکتەران ئامادەکردنی مامۆستا پێگەیاندنی مامۆستاکردنەوەی خولی تایبەت ئامادەکردنی کۆلیژی تایبەت بە مامۆستایان ینی حەقوا بوو یەکێک لە ئیشەکانەوە بێکەوە وەزارەتی پەروەردە بە تەنها نابێت دەرەقە تێمیشە نایە ئەبێ وەزارەتە پەیوەندیدارەکانی تریش بێنە سەرخەت وەکو وەزارەتی خوێندنی باڵا ئەبێ ئەوانە کۆلیژی تایبەتی بکرێتەوە بۆ ئامادەکردنی مامۆستا بۆ نمونە مامۆستای بنەڕەتی جیاواز بێ لە مامۆستای ئامادەیی مامۆستای ئامادەیی جیاواز بێ لە مامۆستاکانی تر و حتا بەڕێوەبەر ینی ئامادەکردنی بەڕێوەبەر زۆر گرنگە ئەوایە ئەمە کۆلێژێکی تایبەتیمانە بێ بۆ پێگەیاندنی بەڕێوەبەری باخچەی ساوایان بەجیا با بڵێن بنەڕەتی بەجیا ئامادەیی بەجیا کەواتە ئەو ماوەی کە تاڵبە پێڵێن تەطبیق تەطبیقەکە ئەو ماوە زۆر کەمە بۆەوەی کە ببێ بە مامۆستایەکی ئامادە لەگەڵ خوێندکارەکانە ینی مامۆستایەکی بڵێن فول مواسەفات ئەتوانمەوە بڵێت بالضبط دوایە ینی لە هەموو وڵاتان بۆ هەر سیستمێکە دێتە ئارەوە سیستمێکی پەروەردەیە سیستمێکی کۆمەڵایەتیە سیستمێکی ئابووریە سیاسیە چی شتێکە بۆ ئامادەکردنی ئەو کەسانی کە لەو ئۆرگانان ئیشەکەن و لەو سیستەما ئیشەکەن ئەبێ بە شێوەیەکی بەردەوام لە بەتایبەتی لە پشووی هاویندا خولیان بۆ بکرێتەوە لەبەرەوەکردنەوەی خول پەیوەندیەکی زۆری نییە تەنها بە سیستەمەکەەوە هەر گۆڕانکاریەک لە ماوەی ساڵی ڕابردووی خوێندن بۆ ساڵی نوێی خوێندن ڕوئەدا ئەبێ بە خولێک بگەێنرێ بە هەموو ئەو کەسانی کان بۆیە کردنەوەی خولەکان شتێکی پێویستە بە شێوەیەکی بەردەوام حتا ئەگەر سیستمیش نەگۆڕدرێ ئەبێ بەردەوام هەموو مامۆستایەک لە هاویندا خولێک ببینێ اینجا مافی ئەوەی هەیە پەیوەندی بکاتەوە بە خوێندنگار. بەڵێ کەواتە سیستەمی نوێی پەروەردە چی بۆ خوێندکار پێ بوو یانی ئێستا ڕۆڵ و پێگەی خوێندکار لەم سیستەمە نوێدا چی جیاوازە لەوەی لە سیستەمەکەی پێشتر کە هەبوو؟ تەنها کۆمەڵێک تایتڵ هاتە ئاراوە لەوانە خوێندکار سنتەرە لەوانە کە بەفعلی کار بۆ منەکراوە کە خوێندکار سنتەری پرۆسی پەروەردە و پێگەاندن بێت نەخێر کار کراوە بەڵام نەگەیشتوێتەوەی سیستەمە نوێیەکە ینی هیچ شتێکی پێ نەبوو بۆ خوێندکار پشتی پێیە بەڵێ بەڵام وەکو پێم وتی ینی سیستەمەکە بە تەنها ناتوانێت شت بکات ئەگەر کارکتەرەکان لە سەرخەت نەبن و ئامادەکراو نەبن بۆ ئێمە ئەڵین
خوێنکار سنتەرە و کاریشی بۆ ئەکرێ بەڵام نەتوانراوە تاکو ئێستا وەک پێویست جێبەجێ بکرێ چکە یەکێک لەوانە بێت دیموکراسیەتی پەروەردەیی لە ئارادا بێ ئەبێ بە ڕێوەبەری خوێندنگا و ئامادەیەکان و ئۆرگانەکان و دەستگا پەروەردەیەکان لە ڕێگەی CV و لە ڕێگەی هەڵبژاردنێکی گونجاوەوە ئەوەی پەیوەندی بە خودی خوێنکارەوە هەیە بۆی زیاتر قسەی لەسەرکەین لەبەر ئەمڕۆ ڕۆژی جانی خوێنکارە لە سیستەمی نوێدا ئێستا بۆ لێدان و تونتیژی لە خوێنکار قەدەغە کراوە بەشێکی زۆری قوتابخانەکان توێژەرانی کۆمەڵایەتی دەرونی تێدایە بۆ لە بەرچاوگرتنی باری دەرونی و کۆمەڵایەتی خوێنکاران ئەمە بەشێک نییە لە پرۆسەی گرنگی پێدان بە خوێنکارەوە بە سنتەرکردنی لە پرۆسەکەدا ئەمە بەشێکە لەوە بەڵام پێویستە ئەوەش بزانین وەکو تونند و تیژی جەستەیی قەدەغە کراوە هەنچەنە لە هەندێک شوێنە تاکو ئێستاش ئەکرێت ئێستا شتێکی تر هاتۆتە بۆشایەکی پڕکردوتەوە ئەوش بریتێ لە تونند و تیژی دەرونی یعنی ئەوەندەی کە جەنگی دەرونی لە وڵاتی ئێمەدا بەرپاکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە ئۆرگانەکاندا بە تایبەتی لە خوێندنگاکاندا یعنی ئێمە خوێنکارمان لەژێر گوشارێکی جەنگی دەرونی قورسدایە کە ئەمە خراپترە لە چی خراپترە بەڵێ لە تونند و تیژی جەستەیی چونکە ئەمان عقلیەتێکی زۆر توندڕەوانە دروست دەکاوە عقڵەتێکی زۆر حساسیت دروست دەکاوە ڕوبەڕووبوونەوە و تەحەدایەکی سیر دروست دەکا ینی ئێمە من پێم وایە ئەمە عقڵەتێکی داعشیە کە مرۆڤ وا لێ کات کە زۆر تونند و تیژ بێ بەرامبەر بە خۆی بەرامبەر بە ژنگەوتە ینی خوێنکارانی زان کۆکە لە ئاستێکی باڵادان ئەچن ینی پرزگا تێگەدان شدەشکێنن مانگرتنەکانیان بە شێوەیەکی زۆر نەگونجاوە من بەداخەوە ینی کەەوە هەواڵەمی زۆر پەرێشان بووم زۆر خەمم خوارد بەڵام لێرەشەوە جاریش کە دەستخۆشی لە هەموو خوێنکارانەکەم وە ڕۆژی خوێنکارانیش پیرۆزەکەم و هیوادارم ڕۆژی وەرچەرخانێکی باش بێ و ئەبێوەش بزانین ینی هەموو شتەکە پەیوەندی بە سیستەمەوە نییە پەیوەندی بە پەروەردەی خێزانەوەی پەیوەندی بە ئادای سیاسی وڵاتەوەی پەیوەندی بە بار و دۆخی کۆمەڵایەتیەوە هەیە پەیوەندی بە بار و دۆخی دارایی و کەمدەستی و هەژاری و هەموو بار و دۆخەکان بە جارێک قەیرانێکی ئەو تویان خوڵقاندووە کە نەمامۆستا ئەرک و مافەکانی خۆی زانێن نە خوێنکار ئەرک و مافەکانی خۆی زانێن نە هیچ کەسێکیش دێتە پێشەوە لە پرۆسەی پەروەردە و بە شێوەیەکی گەرم و گوڕ یعنی ئیژەکە لەسەر پێگەیاندنی تاچی کۆمەلگا سەر ڕای ئەوەی کە ئێمە سیستمێکی پەروەردەی گونجاومان نییە ئێمە دەستوریی پەروەردەی گونجاومان نییە ئێمە عقلیەتێکی مۆدێرنمان نیە بۆ پێگەیاندنی تاچی کۆمەلگا کەواتە ئێمە ئەتوانن بڵێن خوێندکار ئێستا لە مەرحەلەیەکی وەمبووندایە یعنی وەم بووە لە بینی سیستەمی نوێ و سیستەمی تازە و لە بینی قەیران و لە ناو زۆر شتی ئێستا کە هەیە بەڵێ بێگومان نەکار خوێنکار هەر هەموو تاجێکی کۆمەلگا ئێستا لە دۆخێکی مدبوون و ونبووندا خۆی بینێتەوە یعنی تۆ نازانی ئامانجەکانت چییە تۆ نازانی بەڕاستی ئەمڕۆ لە هاوڵاتیان یەکشت ئەزان ئەویش لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە ئەیبینن ئەویش کەش و هەوایە ئەزان ناخۆ بەیانی بارانە یا باران نییە ئایندەی داهاتوو تەنها کەش و هەوا ئازانن ئەویش ئیشیان پێیەتی بۆەوە ئەجنە ئەوەش نازانین یعنی وامان لێ هاتووە کە ئێمە داهاتوی خۆمان لەسەر هێڵێکی ڕوون لەسەر استراتیجێکی ڕوون دیار نییە و ئامانجەکان دیارین مەبەستەکان دیار نین هەنگاوەکان دیار نین پلانمان پێ نییە بۆ کاروبارەکانمان دیارە هەر مرۆڤێکیش بەبێ ئەم شتانە بچێتە ناو پرۆسەی ژیانەوە یعنی پرۆسەی ونبوون و خۆشاردنەوە لە شتەکان لەم مەرحەلە قورسەیە لەم قۆناقسەکە قۆناغێکی قورس وونە ئەرکی مامۆستا چێ و مافی خوێندکار چێ ئەبێ چۆن تەعامل بکەن لە ئێستا باسمان لەوە کرد کە بەڵێ ینی ئەو بارودۆخانە هەمووی قەیران بەیەکە چڕانی ئەو شتانە قەیرانێکی ئاڵۆزی دروستکردە بۆ هەموو لایەک بۆ ژیان بەگشتی یعنی ژیانداری بە شێوەیەکی ئاسایی نەماوە لەم شارەدا کە شاری ڕۆشنبیریە کە پایتەختی ڕۆشنبیریە کە پێگەیاندنی چەندین کەسی ڕۆشنبیر بووە یعنی خەڵکەکان بە جۆرێک پێناسیانون بۆ خۆشیان نازانن چێن و خەریکی چین و ئامانجیان چییە چێژ لە ژیاندا وا تاڵ و ناخۆش کراوەکە بە زەحمەت سەرەداوی ئاشتیەکان تەباییەکان خۆشەویستیەکان پێکەوە ژیانەکان سادە ژیانەکان ژیانێکی کوردەواریانەی ڕەسەن ئەدۆزیتەوە لەبەرەوە معاملەکردن لە باری ئاساییدا جیاوازە لەگەڵ باری قەیراناویدا ئەمڕۆ مامۆستا ناتوانێت هەموو مافەکانی خوێنکاران بدات چکە ئەویش بخۆی مافەکانی نەدراوەتێ کەواتەوەی کە هەیە لە ئێرە ینی پرۆسەی فێرکردنە تەنهایان پەروەردە و فێرکردنە وەڵاهی من ئەگەر بە وشەیەکی ڕاست جواب دەمەوە نەپەروەردەی و نەفێرکردنە چونکە هەردوو لایەندا لە بارێکی زۆر خراپدان و پەروەردەکردن
کە بریتە لە دروستکردنی ئادای سلوکی و ڕفتاری و فێرکردن و ڕاهێنان و پەراوە پێگەیاندنی تاکەکانی کۆمەلگا لە قۆناغی مناڵیەوە بۆ قۆناغی هەرزەکاری و قۆناغەکانی تر ئەم پرۆسەیە پەچی کەوتووە یعنی نەخێزان ئاور ئەداتەوە و نەڕۆشنبیرێکی پێ نەفریا ئەکەوێ و نە حکوومەت نە پەرلەمان نەدەستگا ئۆرگانە پەروەردەیەکان هیچی وەک پێویست فریای پەروەردەکردن ناکەوێت لەبەرەوە پەروەردە لە جێگەی خۆیدا سڕ بووە و بەنج کراوە ئەوەی ماوەتەوە فێرکردنە فێرکردنیش حەقی خۆی پێ نەدراوە دیسانەوە ئەویش وەکو وەک حەقی خۆی تا چەند توانامرۆیەکە گرفتە دروستکردویانی ئەوەی کە بۆ نەتوانە و کادری پەروەردەیی کادرە پەروەردەیەکان بەگشتی مامۆسایان یاخود ڕابەرانی پەروەردەیی و بڕیار بەدەست و کاربەدەستانی پەروەردەیی تا چەند ئەم توانامرۆییە ضرورە بۆ ئەوەی کە توانایەکی مرۆیی هەبێ و بۆ ئەوەی کە سیستەمەکە گۆڕانکاری نوێیەکە جێبکەن و ناو سیستەمە نوێیەکەدا هەموو گۆڕانکاریەکان بە توانامرۆیەکان دەکرێت یعنی هەموو شتەکان لە ژیریەوە دەست پێکات هەموو شتەکان لە پێگەیاندنی عقلیەتی تاکەوە دەست پێکە ئێمە ئیش لەسەر پێگەیاندنی عقلیەت ناکەین ئێمە ئیش لەسەر ئەوەکەین شتەکان ینی بەڕووکەشن بینای قوتابخانەکانمان خۆجوانن جاران بینای قوتابخانەکانمان ڕووخاو بوو بینا بەسەر تەلەبەیە ڕووخا نازانم چی خۆ ئێستاوانەمان نییە خۆ ئێستا بیناکانمان جوانن مۆدێرن نەخشەیەکی باشن کتێبەکان هەتا بڵێ ڕازاوە و قەشەنگن بەڵام ئایا ئەو بەسە نا لە کاتێکدا کە ئامادەکردنی عقلی نییە بۆ پێگەیاندنی ئەو تاکانە و پرۆسەیەکی ڕوون و ئاشکرانیە و ئامانجەکان دیارین ینی کورت و مختصر فەلسەفەیەکی پەروەردەی ڕوون و دیار نییە لە هەرێمی کوردستاندا تا بزاندرێ ئایا هەنگاوەکان چین و ئەرکەکان چین و مافی هاوڵاتی چێ و ئەرکی هاوڵاتی چێ بەشداری تۆ وەکو دایک و باو وەکو هاوڵاتیەک لە پرۆسەی پەروەردەدا چێ ئۆرگانەکانی تر چۆن بێنە پێشەوە ئایا پرۆسەی پەروەردە بەوە ئەبێ بەزبی دێن دەست وەزارەتی کەنای وەزارەتی پەروەردەیە و تەواو یاخود دەبێ وەزارەتەکانی تر بێنە خەت یاخود دەبێ بەشداریەکانی تر بێنە ئاراوە ئەبێ مەلای مزگەوتەکان لە منبەرەکانیانەوە و لە مزگەوتەکانەوە بەشداریان هەبێ ئەبێ تۆ لە بازاڕ و مارکێتەکەی خۆتا بەشداری دەبێ ینی پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی هەرەوەزی گشتگیری بەردەوامە هەموو هاوڵاتیەک مافی هەیە تیایدا و ئەرکیشی هەیە لەسەر فێرکردن ئەگەر قسە بکەن تەلەبەی ئێستا یان خوێندکاری ئێستاتوان بڵێن وەکو خوێندکاری جاران نییە ئەوەی ئێستا چاوی کراوەترە زیاتر شت ئەبینێ زیاتر شت ئەویسێ لەسەر خوێندن گلەی ئەوەی هەیە کە لە قۆناغێکە ئاخوێنێ ئەچێت لە قۆناغێکی تر وەکو یەک نین لەو قۆناغا دەرەچێ کە دەرەچێ معلوماتی پێ نییە یان ئەچێتە زانکۆ ئەوە هەر ڕەبتی زانکۆ و متاوسڵێکە ئەتوانم بڵێن ناوەندیەکە دوواناوەندیەکە ڕەبتیان بەیەکەوە نییە خوێندکار زۆر گلەی لە خوێندنەکەیەکە ڕاستە ئەوەی کە هەیە من دەستخۆشی لە هەموو هاوڵاتیان و لە خوێندکارانەکەم و لە خەڵکیەکەم بەگشتی کە بۆ خۆیان خەریکی پێگەیاندنی خۆیانن ینی کەسێک نییە کە سەرپەرشتیان کە ئێستا ئەمڕۆ جارێکی تریژ من ئەمە مود من دەستخۆشی لە خوێندکارانەکەم کاتوان بەناو ئەو هەموو مین و تەقەمەنی و ئەڵغامانەدا بچن بۆ خوێندن ینی لە سەر ڕێگان هەمووی کۆستە هەمووی تەگەرەیە هەمووی قەیرانە سەرکەوتنی خوێندکارێک بە نمرەیەکی زۆر کەمیش لە ئێستادا سەرکەوتنیکی زۆر زۆر گەورەیە بە بەراوردکردن لەگەڵ خوێندنی وڵاتان لەگەڵ ئەو هەموو یعنی تەرفیهی و ژیانە خۆشی کە بۆ خەڵکی و بۆ مناڵان و بۆ گەنجان ڕێکخراوە قۆناغەکانی پێش ئامادەی ینی ئامادەکردنی خوێندکار بۆ زانکۆ بەڵام چرانێکی گەورە هەیە لە نێوان قۆناغەکانی ئامادەی و زانکۆدا ینی منهەجەکان لێکەوە نزیک نین تێکەڵاوی یەکتر نین لە هەمووی گرنگتر ئەوەی کە هەیە شتەکان لە خوێندندا کە ئامادەکرێن بۆ زانکۆ هەمووی تیۆریە یعنی زۆر بە کەمیشتی پراکتیکی ئەبینی ئەوە زۆر خەتەرە کە کاتێک ئێمە تاقیگەمان نییە ئەزمونگەمان نییە کە ڕسێ ئەزممویمان نییە ینی بۆ نمونە من یەکشت پێڵم خوێندکاری ئێمە ئامادەیی کشت و کاڵ تەواو ئەکات ئامادەی کشت و کاڵ تەواو ئەکات بەڵام نازانێت درەختێک موتور بە بکات لە کاتێکدا خەڵکی گەڕەکەکەتان کابراایکی نەخوێندەوار هیچ بڕوانامەیەکی نییە زۆر بە جوانی ئەتوانێت موتوربەی درەخت بکە ئەتوانێت مێو ببڕێ ئەتوانێت پەلەوەر و ماسی بەخێو کارە پرۆژەی تایبەتیدا ئەتوانە زۆر شتی گەورە بکە کەواتە ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە خوێندکاری ئێمە ئامادە ناکرێ بۆ قۆناغەکانی دوای ئامادەی کە بریتێ لە زانکۆ بەڵێ باشە دەژووترێت ینی ئەم گۆڕانکاریانە ڕەنگە کاتێک زیاتری پێ بچێت ئەو وڵاتانەی کە گۆڕانکاری لە سیستەمی پەروەردەکان بەگشتی ماوەیەکی زەمەنی دائانێن بۆ جێبەجێکردنی پلان و استراتیژیە پەروەردەیەکانیان ینی ئەمە پەیوەندی بەم بابەتە شەو نییە کە هێشتا ئێمە پێویستمان بە کاتی زیاترە بۆ ئەوەی
ئەو گۆڕانکارانی کە کراوە ینی جێ بکرێتەوە ناو سیستەمەکەیە وە کادری پەرودەی پێ بگەێنرێ بۆ کۆی بوارەکان بەگشتی بەڵێ هەر دەستپێکردنی پرۆژەکە ینی لەوە دەستپێکات کە بێت تۆ تاچی بۆ ئامادە بکەیت بەڕاستی تۆ بتوێ بینایەک دروست بکەی ئەبێ کرێکار و کەرەسەکان و هەموو شتەکانی بۆ ئامادە بکەیت بەڵام ئێمە هاتوین کەرەسەکانمان ئامادە کردووە بەشێکی بەشێک لە کرێکارەکان ئامادە نەکراونەوەنی کە یشی تیا ژێرخانە پەرودەیەکە هەیە ئێستا بۆ گۆڕانکاری لە سیستەمەکە بالضبط بەڵام ئێمە ئەگەر هاتوو یعداد و ئامادەکردنی تاکەکانمان بکردایە لە پێشە بۆ نمونە لە هەر ساڵێکدا 1000 مامۆستا بە تەواوەتی بۆ سیستەمەکە ئامادە بکرایەوە بخرایەتە سەرکار جارێ هەر ئەو سیستەمەکە لەو خوێندنگەیانەدا بکرایە و پەیڕۆ بکرایە کە ئەو 1000 مامۆستای تایە بۆ ساڵی داهاتوو 1000 تر بۆ ساڵی داهاتوو 1000 تر ئێستا زۆر باشە بوو بەڵام هەر بە هەمان ئەو مامۆستایانە هەر بە هەمان ئەو کادیر و کارمەندانەی سیستەمی ڕابردوو تۆ بتەوێت سیستمێکی نوێ پەیڕێ بکەی بەبێ ئەوەی هیچ گۆڕانکارێک بەسەریان دابێنی و هیچ خولێکی پێویستیان بۆ بکەیتەوە و هیچ ئامادەکارێکی تەواویان بۆ بکەیت ئەم حاڵەتە ڕووەدا لەبەرەوە سەدمەیەک ڕووەدا بتەوێنێتەوە یەکێک لە زانایانی بواری پەروەردە سبنسر کە یەکێکە لە زانە گەورەکانی بواری پەروەردە و سایکۆلۆجیا ئەڵێ شوێنەواری هەر سیستمێکی پەروەردەیی تا 27 ساڵ دوای خۆی ئەمێنێتەوە یعنی ئێمە ئەو سیستەمە سەدامی کە ئێمەی لەسەر پەروەردەکراین و ئێمەی لێ فێرکراینەوە ئۆرگانە پەروەردانی کە لە زمانی ئەوە ئێمە تیادا گەورە بووین تا 27 ساڵ دوای لە ناوچوونی خۆشی کاریگەریەکانی لەسەر ئێمامێنێ هێشتا کاریگەریەکان ماوە ینی هێشتا مامۆستامانەیە کە توندڕەوە مامۆستامانەیە کە تونند و تیژیەکە و ئەگەر تونند و تیژی لەگەڵ مناڵانی خەڵکیش نەکات لەگەڵ خێزانەکەی خۆی داکات لەگەڵ مناڵەکەی خۆی داکات لەگەڵ دراوسەیە ئەیکا لەگەڵ خودی خۆیان ئەیکا مامۆستامان هەیە خۆیە کوژێ یعنی ئەمە حاڵەتێکە کە بەڵگەیە لەسەرەوەی کە مامۆستا لە کاتێکدا پێشەنجی هەمووانەوە پزیشکی هەمووانەوە چارەسەری مناڵەکانی من و تۆکات و ئاراستەی پەروەردەی و عەقڵی نەوەی نوێەکە کەچی بۆ خۆی ئاوهابێ خەتەرە ئێمە توێژەری دەرونی و خودێشتە ڕازی بێ من دەڵێم ئێمە ئێستا توێژەرمان هەیە کە توێژەری دەرونیە لە خوێندنگاکاندا کەچی توێژەرەکە خۆی پێویستی بە توێژەرێکی تر هەیە کە چارەسەری کێشەکانی بۆ بکات ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە هێشتا با بڵێن پرۆسەکە گرنگی بە مامۆستاش نەکراون بۆ کارەکە ئێستا پاک نەکراونەتەوە تاکو ئێستا ئێمە بە عەقڵێت و باگراوندێکی کۆن و سیستمێکی کۆن و عەشایریانەی کۆن و خێڵەکیانەی کۆن تەسەڕوفات دەکەین ئیدارەمان تاکو ئێستا و یعنی زۆر لە کەسەکان هەن لە دام و دەستگاکان و لە بەرپرسن لە دام و دەستگاکانی وڵاتدا شیاونین بۆ شوێنە و نەبەستیڤی چوون و نەشادەیەکی هەیە و نەزمونێکی هەیە کارەکان تێگەدرێ هەمووی لە پێناوی ئەوەیە کە عایلەیەک یان کەسێک یان شخصێتێک ڕازی بکرێت لەبەرەوە ئەم هەموو شتانە بە سەرێکدا بێگومان یعنی کاریگەرێکی زۆری ئەبێ لەسەر کۆی گشتی سیستەمەکە بلا بادینەوە سەردماهی کە پەیامە هاوێت چێ دوێت چ بێتە گرندا و چارەسەری بۆ بێ ڕەوشی بێدە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە من لە کۆنفرانسی پەروەردەیدا چەند شتێکم خستە ڕوو لەگەڵ گروپێکی تایبەتی ئەو دەستەی کە تایبەت بوون بەوە بۆ کۆنگرەی پەروەردەیی لەوانە مامۆستا پێویستە وەکو بڵێ زانکۆیەکی تایبەتی هاوینە هەبێ کە بکرێتەوە بەردەوام مامۆستایان لەو زانکۆیەدا بن لە کاتی پشوەکەدا و دابڕاو نەبن دووەم سوود وەرگیرێ لە توێژینەوەی خوێندکارانی زانکۆ ئێمە کۆلیژی پەروەردەمانەیە کە هەموو ساڵێک سەدان توێژینەوەی پەروەردەیی ئەکرێ لەسەر کێشە و گیر و گرفتە پەروەردەیەکان کەچی ئەم بەحسانە هەمویان لەولاوە فڕێ درێن و سوودی لە وەرناگیرێ پێویستە و ئەو توێژینەوەانە بە پارێکی زۆر بکردرێن هەم یارمەتیەکە بۆ خوێندکارەکە هەم سوودێکی گەورەی لێ وەرەگیرێت کە ئەو توێژینەوەی پەیڕۆ بکرێ ئەوە دوو سێهەمیان پێویستە وەزارەتەکانی تر بێنە سەرخەت هاوکاری وەزارەتی پەروەردە بن و چوارەمیان بریتە لە داڕشتنی دەستوورێکی پەروەردەی گرنگ بۆ هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس بۆ مامۆستا عەزیز ئالانی نووسەری بواری پەروەردە و سایکۆلۆجیا سوپاس مادومان کردی بە خێبێت بۆ بەرنامەکەمان جارێکی دیکە بەڵێ